بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی یەکەم 1931 بۆ 1958. یەکەم شۆڕشی بارزان 1931 بۆ 1932. کتێبی سێیەم 1945 بۆ 1958. شۆڕشی بارزان 1945 بۆ 1958. بەشی سێیەم. دامەزرانی پارتی دیموکراتی کورد. بارودۆخی کوردستانی ئێران بە گۆڕانکاریە لە بارەکانیەوە بیری لێژنەی ئازادی لە مەڕ چارەنووس و جوڵانەوەی کوردایەتی لە کوردستانی عێراقدا خاو نەکردەوە. بە تایبەتی پاش تاقیکردنەوەکانی دامەزراندنی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و ئەو ئەزموونانی لە شۆڕشی 1943 بۆ 1945 بارزان وەدەست هاتبوون، بە ئاشکرا دەریان خست ئەم قۆناغی ئێستا دامەزراندنی حیزبێکی سیاسی لە کوردستانی عێراق بە شێوەی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بە پێویست دادەنێ. بۆیە پاش لێکۆڵینەوە و لێکدانەوەیکی قوڵی باری ناوچەکە لە ئێستا و پاشە ڕۆژ، بارزانی لەگەڵ هاوڕێ ئەفسەرە نیشتیمانیەکانی ئەندامانی لێژنەی ئازادیدا بڕیاریاندا بە دامەزراندنی حیزبێک کە بتوانێت بە پێی گۆڕانکاریە تازەکان بتوانێت ئەرکی ئەم قۆناغی ئەمڕۆ هەڵبگرێت و ئامانجەکانی لەگەڵ ئاواتی خەڵکی کوردستاندا بگونجێ. ئەم بۆچوونە لە دواییەکانی مانگی شوباتی 1946دا گەڵاڵە کرا. بارزانی لەگەڵ تێکۆشەران پارێزەر هەمزە عەبدوڵڵا، نەقیب مرحاج ئەحمەد، عەقید ڕوکن عیزەت عەبدولعەزیز، نەقیب مستەفا خۆشناو، نەقیب خەیرۆڵڵا عەبدولکەریم، مولازم محەممەد مەحموود قودسی و ملازم نووری ئەحمەد تەهادا کۆبووە و یەکەمین بەردی بناغی پارتی دیموکراتی کوردیان دانا. ئەمجا خەریکی چەسپاندنی پەیڕە و پرۆگرامی ناوخۆکەی بوون. بەڵام بەرهەڵستێکی گەورە هاتە پێش کە نەهێڵێ ئەم حیزبە نوێ لە مەهاباددا گەشە بکات و چالاکی بنوێنێ. بارزانی و هاوکارەکانی هەستیان کرد ئەندامانی کۆماری مەهاباد حەز بەم چالاکیە ناکەن. ئەویش لەبەر ئەو قۆناغە سیاسی کۆماری ساوا پێیدا تێدەپەڕی. لەبەر ئەوەی ئەمە بیانووی دەدایە دەست دوژمنانی کۆمار بە تایبەتی لە تورکیا و عێراق تا بەربەرەکانی خۆیان تونتر بکەن و هاوپەیمانە ڕۆژاواییەکانیش هان بدەن و بترسێنن. گوایە ئەم کۆمارە ساوایی تەنیا چەند مانگێکە سەری هەڵداوە نەخشەی بەربڵاوی کوردستانی گەورە دەکێشێ کە بەشەکانی تورکیا و عێراقیش دەگرێتەوە. ئەمەش شتێکە کاربەدەسانی کۆماری مەهاباد لەم بارە پڕ لە ئاڵۆزی پشێویەیاندا حەزی پێ ناکەن. سەرەڕای ئەوەی ئەم حیزبە تازەیە تەنیا بۆ کوردستانی عێراق و پێویستە چالاکیەکانی وی تەنیا بۆ ئەوێ بێت. بۆیە هەمزە عەبدوڵڵای پارێزەر نێردرایە کوردستانی عێراق تا پەیوەندی پێویست لەگەڵ کاربەدەسانی حیزبی شۆڕش و ڕزگاری و لقی دیموکرات لە سلێمانیدا پێک بهێنێت. لەلایەن بارزانی و دەستەی دامەزرێنەرەوە دەسەڵاتی تەواوی درابوویە. لەو ئامۆژگاریانی هەمزە لەگەڵ خۆیدا بردنی یەکەم شێخ لەتیف کوڕی شێخ مەحموودی حەفید بە جێگیری یەکەمی سەرۆک بێتە دانان. دووەم کاک محەممەد زیاد بکرێ بە جێگیری دووەم. سێیەم جارێ تاماوەیەکی دی هیچ دەستکاری پەیڕە و پرۆگرامی ناوەخۆ نێتەکردن. چوارم بۆ ئەوەی بیانوو نەدرێتە دەست ئیمپریالیزم زۆر سەر نەکرێتە سەر بەرژەوەندەکانی بەریتانیا تا پارتی خۆی دادەکوتێ با نەکەوێتە بەرسەر کوتینەوە و ڕاونان. ئەمە جگە لەوەی کە ئیمپریالیزمی ئینگلیز پیر بووە و باشتر وایە شوێنە بۆشەکەی دەسەڵاتێکی نیشتیمانی پڕی بکاتەوە. نەک بکەوێتە دەست ئیمپریالیزمی نوێی ئەمریکا کە هەڕەتی گوڕ و چالاکیەتی. لە دواییەکانی بەهاری 1946دا هەمزە عەبدوڵڵا گەڕایەوە کوردستانی عێراق و پەیوەندی بە حیزب و پیاوە ناسراوەکانەوە کرد. سەرکردایەتی هەردوو حیزبی شۆڕش و ڕزگاری بڕیاریاندا حیزبەکانی خۆیان هەڵوەشێننەوە و بێنە ڕیزی پارتیەوە. بەمەرجێ هەردووکیان کۆنگری تایبەتی خۆیان بگرن و لەو کۆنگرێدا چۆنێتی گۆڕانکاریەکە بە ئەندامانی خۆیان ڕابگەێنن. کۆنگری ئەم دوو حیزبە لە سەرەتای مانگی ئابی 1946دا گیرا و زۆربەی هەرە زۆری ئەندامان چونە ناو حیزبی نوێیان پەسەند کرد. کۆنگری یەکەم پارتی یەکەمین کۆنگری خۆی لە 16 ئابی 1946دا لە بەغدا گرت. ئەم ڕۆژە بوو بە ڕۆژێکی نەمر لە مێژووی نەتەوەی کووردە. حەزب ناوی پارتی دیموکراتی کوردی عێراقی لە خۆینە. بەڵام پاشتر و تا ئێساش هەر بە ناوی پارتی دێتە ناسین و ناوبردن. کۆنگرە گێڕان ئەو پەیڕە و پرۆگرامی حیزبیان هەڵسەنگاند کە لە مەهاباد ساز کرابوو. پاش لێکۆڵینەوە دەستکاریەکی کەم کرا و بڕیاری لەسەر درا. ئەمجا هاتنە سەر هەڵبژاردننی کۆمیتی ناوەندی و لەسەر ئامۆژگاری بارزانی و هاوکارەکانی
ئەم ناوانە هەڵبژێردران. یەکەم، مستەفا بارزانی سەرۆکی حیزب. دووەم، شێخ لەتیفی شێخ مەحموود جێگیری یەکەمی سەرۆک. سێیەم، کاک حەمەزیە جێگیری دووەمی سەرۆک. چوارەم، هەمزە عەبدوڵڵا. پێنجەم، میر حاج ئەحمەد. شەشەم، دکتۆر جەعفەر کەریم. حەوتەم، عەلی عەبدوڵڵا. هەشتەم، ساڵح یوسفی. نۆیەم، عەبدولکەریم تۆفیق. دەیەم، ڕەشید عەبدولقادر. یانزە، ڕەشید باجەلان. دوانزە، مەلا سەید حەکیم خانەقینی. سیانزە، عەونی یوسف. چواردە، تەها محێدی. پانزە، عەبدوو سەمەد محەممەد یەدەکی یەکەم. پاشان کۆمیتەی ناوەندی یەکەمین کۆبوونەوەی خۆی گرت و بەم پێی خوارەوە سکرتێر و ئەندامانی مەکتەبی سیاسی هەڵبژارد. یەکەم، هەمزە عەبدوڵڵا سکرتێری گشتی. دووەم، جەعفەر محەممەد کەریم. سێیەم، عەلی عەبدوڵڵا. چوارەم، عەبدولکەریم تۆفیق. پێنجەم، ڕەشید عەبدولقادر. ئەمانە بوون بە ئەندامی مەکتەبی سیاسی. جا پارتی ئەرکی تێکۆشانی خستە سەرشان و لەو ساوە تا ئێستا خەباتی جەماوەری کوردستان بەڕێوە دەبات و گەشت سەرکەوتن و تێکشکانەکانی گەلی کوردی پێوە بەستراوەتەوە. یا باشترا بڵین چارەنووسی گەلی کوردی پێوە گرێدراوە و سەرەڕای هەموو دژواریەکان بڕۆی پتەوی گەلی کوردی نەدۆڕاندووە. لە دوای سەرکەوتنی ئەم هەنگاوەدا پەیوەندی نێوان بارزانی و پارتی خێراتر و ڕێکتر بوو، پرس و ڕا لە نێوانیاندا درێژەی کێشە. پارتی لە عێراق پیتاکی کۆ دەکردەوە و دەینارد بۆ بارزانیەکان لە کوردستانی ئێران کە لەو کاتەدا بە دەست نەخۆشی و کەم خواردنەوە دایان ناڵاند.